کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران لە بەغدا بەبێ باسکردنی موچەی هەرێم تەواو بوو. سوودانیش هەڵمەتێک دژی حکوومەتی هەرێم دەست پێ دەکات. ناکۆکیەکانی پارتی و یەکێتی لەبارەی دابەشکردنی پۆستەکانی کابینەی نوێ ئاشکرا دەکرێت. تەیب سامی جارێکی دیکە نەخشە ڕێگای چارەسەرکردنی کێشەی موچەی موچەخۆرانی هەرێمە ئاشکرا دەکات. کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆتایی پێهاتوو. باز لە موچەی موچەخۆرانی هەرێم نەکرا. جێباسە سەرەڕای هەبوونی کێشە لە نێوان حکوومەتی هەرێم و بەغدا لەسەر موچەی فەرمانبەرانی هەرێم. ئەوە دووەم کۆبوونەوەی حکوومەتی عێراقا بەبێ باسکردنی پرسی موچە بەڕێوە دەچێت کە هاوکات وەزیرەکانی پارتی بایکۆتی کۆبوونەوەکەیان کردووە. لە ئێستاشدا بەهۆی ناکۆکیەکانی نێوان حکوومەتی هەرێم و عێراق بەغدا داوای کردووە هەرێم هیچ وەفدێک نەنێرێت تایبەت بە پرسی موچە تا ئەو کاتەی بە تەواوەتی پابەندی بڕیارەکانی دادگای فیدراڵی دەبێت. هاوکات ماڵپەڕی بەغدا دلیەوم بڵاوی کردەوە کەوا محەممەد شیع سوودانی سەرۆک وەزیرانی عێراق لە کۆبوونەوەی لەگەڵ چەند باڵوێزێکی یەکێتی ئەوروپادا ڕایگەیاندووە کە لە 21 ئازاری 2023ەوە هەناردەی نەودڕاگیراوە. بەڵام حکوومەتی هەرێم ڕۆژانە 300 بۆ 400 هزار بەرمیل نەوتی بە تانکەر فرۆشتووە و ساڵانە بودجەیەکی زۆری لە بەردەستدا بووە. بەڵام ئەم داهاتەی نەگەڕاندۆتەوە بۆ بەغدا کە ئەمە بنەمای جێبەجێکردنی یاسای دادگای فیدراڵیە. یەکێتی ناکۆکیەکان لەگەڵ پارتی لەسەر دابەشکردنی پۆستەکانی کابینەی نوێ ئاشکرا دەکات لە کاتێکدا دوای نزیکەی 8 مانگ لە بەڕێوەچوونی هەڵبژاردن هێشتا دانوستانەکانیان بۆ پێکێنانی کابینەی نوێ نەگەیشتۆتە ئەنجام. سعدی ئەحمەد پیراوتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان بە پێگەی کورتپرێسی ئێرانی ڕاگەیاندووە گفتوگۆکانی ئێمە و پارتی لەسەر پێکێنانی حکوومەت بەردەوامن. هەردوو لامان ڕازین لەسەرەوەی کە ئێمە شەریکی یەکتر بین. سعدی پیراوتیشی بەڵام لە کاتی دابەشکردنی پۆستەکان ئەو پۆستانەی کە پارتی دەیەوێت پۆستی شەراکت نییە پۆستی حاکمیەتە. یەکێتیش حاکمیەتی مشتەرەکی قبوڵە بەڵام حاکمیەتی کەسی تری قبول نییە و ئەمەش کێشەیەکە کە ئومێد دەکەین لە ماوەیەکی کورتدا بتوانین بگەینە ئەنجامێکی باشتر. ئەمڕۆ مامۆستایانی ناڕازی سەردانی تەیب سامی وەزیری دارایی عێراقیان کرد. لە ڕاگەیەندراوێکدا وەزارەتی دارایی عێراق ڕایگەیاند لە دیدارەکەدا گفتوگۆ کراوە لەبارەی پرسی تەوتینی موچە پشتبەست بە بڕیاری دادگای فیدراڵی و جەخت کراوەتەوە لەسەرەوەی پێویستی هاندانی هەرێمی کوردستان لەسەر پەلەکردن لە تەوتینکردنی موچە و ڕادەستکردنی داهاتە نەوتی و نانەوتیەکان بۆ ئەوەی بتوانن موچەکانیان بۆ بنێردرێت. جێی باساتی میسکاڵەکارانی دەستگای ستاندەر جەختیانەوە کردوتەوە کەوا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ زاڵبوون بەسەر فەرمانبەران ڕێگا لە تەوتین دەگرێت کە دوایین چارەسەرا بۆ کێشەی موچەی موچەخۆرانی هەرێم و دەرهێنانی لەژێر دەستی دەسەڵاتدارانی هەرێم.